لە کەشێکی سارد و باراناوی برایەتی شاری هەولێر بە درێسی سەوز میوانداری زێرەڤانی شاری دۆچی کرد کە درێسی سپی پۆشت بوو. یاریەکەش بە فیکەی ناوبژوان سەباح حەمەڕەزا دەستی پێکرد. برایەتی لەگەڵ ئەوەی لە نێو خاچ خۆی یاری دەکرد، بەڵام لە تەواوی نیوەی یەکەم نەیتوانی بگاتە نێو هێڵی سزای زێرەڤانی. تەنها بە لێدانێکی محەممەد فەرحان مەترسی لەسەر گۆڵی زێرەڤانی دروست کرد. لە بەرامبەردا یانەی میوان 3 دەرفەتی ئاسانی بۆ ڕێکەوت تاوەکو بە گۆڵێک خۆی پێش بخات، بەڵام هەورەمان ڕزگاری گۆڵپارێزی یانەی برایەتی بۆ هەموو هێرشەکان وەڵامی نەخێر بوو. لە یەک هەڵەش ئەنجام یاریەکەی لەسەر تیپەکەی گۆڕی کاتێک لە خولەکی یەکەمی کاتی زیادکراوی نیوە یەکەم محەممەد ساڵح توانی گۆڵی پێشکەوتنی زێرەڤانی تۆمار بکات. لا نیوەی دووەم یاریەکە سەرەتاکەی هەردوویانە بە هاوسەنجی یاریان دەکرد، بەڵام دوای تێپەڕبوونی 15 خولەک زێرەڤانی گەڕایەوە دواوە و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست و برایەتیش هەموو هەوڵێکی خۆی خست بۆ گەڕ بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە کەچی هێرشبەرانی برایەتی لە ئاستێکی خراپدا بوون و هێڵی بەرگری زێرەڤانیش وەکو پۆڵای لێهاتبوو. ئەمە ژوای کرد یاریەکە هیچ گۆڵێکی تر بەخۆیەوە نەبینێ و دوای تێپەڕبوونی 90 خولەکی کاتی ئاسایی یاریەکە و 5 خولەکی کاتی زیادکراو یاریەکە بە گۆڵێکی پاک بە سوودی زێرەڤانی بە کۆتا هات. الحمدلله سپاس بخوا ام شیانه برکه است که باش شدن شیان سه خلاف دست خدا بین راسته یاری الگل غازا با کارت بجم تیمام همیت روزا خدا نبود نشیان است که وقت بجم آریشا مازن پشتی نیوا دوی یاری که باشترین یاری کرد ما کارت سور ورگتی یاری کر ولید اد بجم با اگر که ام نشیان سه خالت یاری دست خدا وکو وکار اولا زێرەڤانی لەمە باشترە ئامادە کاریشی زۆر لەمە باشتر بووە. دووەم سێ لاعبی زۆر باشمان یاری ناکەن و دیارە وەکو حەمید یاری نەدەکرد، سەفین یاری ناکە، تەمانەوەش تەسیریاتی هەیە، وانیش وەکو قابلیت و ئێستا بەڕاستی لەمە باشترن و ئامادەکاریشیان باشترە لەمە. برایەتی ئەنجامە خراپەکانی درێژە پێدا و لە خانەی پێشکۆتایی ڕیزبەند مایەوە بە 7 خاڵ و مەترسی لە دەستدانی ئەو پلەیە کەوتە سەر لە بەرژەوەندی یانەی ئاکرێ. زێرەڤانیش بە کاتی و بە 16 خاڵ هاتە خانەی پێنجەمی ڕیزبەندی. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.